هاتنی سەرجەم ئامادەبانی خۆشەویستەکەین بۆ بەشداریکردنیان لە میادە پیرۆزەیە. ئێستا شەمەمان پێکەوە ساتێک بۆ گیانی پاکی شەیتان ڕاوەست. ساڵیادی هەواڵبێریتان بەرز و شکۆردار بێت. گیانفەدای هەواڵبێریتان و هێڵی شۆڕژگەری خۆراگیری بوو بەرامبەر هێڵی خیانەتکاری و داگیرکاری. هەمیشە لە مێژووی کووردا هێڵی وڵاتپارێزی و شۆڕژگەری تێکۆشانی خۆیان کردووە. لە بەرامبەریشدا هێڵی خیانەت ڕێگر بووە و هاوکاری داگیرکاریان کردووە کە تا ئێستاش بەردەوام بووە. وەک هەمووان دەزانن گرۆپێک گەریلا لە ماوەی ڕابردوودا بەدەستی پەدەکە شەهید کرا کە چەندین گەریلایەکیان خەڵکی ڕۆژاوای کوردستان بوون بۆ ئەوەی تەڕمی ڕۆڵەکانیان وەرگرنەوە دایکانی ئاشی لە دەرگای ڕۆژاوای باشوور چالاکی دانیشتوانیان ئەنجام داوە. بەردەوامە بەڵام پەڕەکە تا ئێستاش تەڕمی ڕۆڵەکانیان نەداوەتەوە. ئەوەش خیانەتێکی گەورەیە. هەواڵبێریتان دژی ئەو هێڵە خیانەتە بە گیانی خۆی بقوربانیدا تاکو نیشانی بدات دەستی خیانەت نابێت بگات بە ژنی کورد لە مەیدانی شەڕ و بەرخوداندا کە لە پێش لەشکری داگیرکەرانەوە دەڕۆیشت بۆ ئەوی هەواڵبێریتان بە زیندوی بگرن و ڕادەستی دەوڵەتی تورک بکەن. هەواڵبێریتان بەو چالاکیە پەیامی مێژوویدا بە ژنی کورد کە ئەبێ دژی خیانەت تێکۆشان بکەن. ئەو هێڵە خۆراگیریەی هەواڵبێریتان بوو میراتێکی تێکۆشان کە ئەمڕۆ ژنی کورد هێزی سەربازی خۆی هەیە و بەرامبەر داگیرکاران خیانەتکاران تێدەکۆشێت. و ژنی کورد بوو بە سیمبۆڵێکی تێکۆشانی ئازادی بوو تەواوی ژنانی جیهان بە پێشەنگایەتی یەپەژا هیوادارین هەموو ژنانی کورد باو ڕۆحیەتەوە تێکۆشان بکات بۆ ئازادی. بەرز و پیرۆز بێت ساڵیادی ژنی شۆڕژگەری هەواڵبێریتان، بمرێت هێلی خیانەت و نوکەرانی داگیرکار. ئەوەی شاد دەکات ئازاد دەبێت، ئەوەی ئازاد دەبێت جوان دەبێت، ئەوەی جوان دەبێت خۆشەویست دەبێت. کچە شۆڕژگێڕی دەستینی بێریتان بە هۆکاری فەرمانبەری باوکیەوە دەچنە شاری چەڵی لە باکووری کوردستان و لەوێ ساڵی 1970 هەواڵبێریتان لە چەولێک لەدایک دەبێت. لە ساڵی 1989 لە بەشی زانستی ئابووری ئینگلیزی دەست بە خوێندن دەکات. لە نەورۆزی ساڵی 1989 هەست بە زۆڵ و زۆرداری داگیرکاری چارسانەوەی گەلەکەی بەگشتی ژنانی کورد بەتایبەتی دەکات. بەمەش تا دێت لە دۆزی گەلەکەی و تێکۆشانی ئازادی ورد دەبێتەوە لێی تێدەگات و لایەنگیری خۆی بۆ تەفگەری ئازادی و ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەنان دەست پێ دەکات و دەکەوێتە تێکۆشان ناو گەلدا. دوای ماوەیەک دەگیرێت و دەخرێتە زیندانەوە. لەگەڵ هاتنە دەری لە زیندان ڕوو لە چیاکانی کوردستان دەکات و لە ڕۆژی 9 مانگی 4 ساڵ 1991 لە چیای جوودی چەکی گەریلایەتی گەشان دەکات. بێریتان لە ماوەیەکی کورددا لەناو ڕیزەکانی گەریلاکاندا پێشکەوتنی گەورەی بەدەست دەخات و دواتر وەک فەرمانداری تیمێکی گەریلا دەچێتە هەرێمی شەمزینان. لە ساڵی 1992 بۆ ئەنجامدانی ئەرکەکانی گەریلایەتی خۆی دەگەیەنێتە چیاکانی باشووری کوردستان. بە هۆکاری قوڵبوونەوەی فکری و لێهاتووی و توانەکانیەوە لە ماوەی کورددا خۆی دەگەیەنێتە ئاستێکی بڵندی ئازادی وەک پێشەنگی ژنی ئازاد ڕۆڵی زۆر گرنگ دەگێڕێت و ڕووبەڕووی هەموو زهنیەتێکی کۆنەپارێزی و جیاکاری ڕەگەزی و ناموسپەرستی دەبێتەوە. لە ساڵی 1992دا تەفگەری ئازادی ڕووبەڕووی پیلانگێڕیەکی هەمەلایەنە بووەوە کە لە میانەیدا هەڵمەتێکی هێرشکەرانە بە ناوی ئۆپراسیۆنی سەندەویج ئەرتەشی تورکی و هێزی جەکدارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بە هاوکاری و پشتیوانی تەکنۆلۆژیای ناتۆ، ئەمریکا و ئیسرائیل لە 6 مانگی دەی 1992دا هێرشێکی مەزن دژ بە هەرێمەکانی گەریلاکانی پەکەکە ئەنجامدرا. هەر لە چوارچێوەی ئەم پیلان و ئۆپراسیۆنە هاوبەشەدا لە هەرێمی خوا کورد ئەم هێزانە بە تەواوی دەوروبەری هەموو گەریلا بە چەکی گران دەگرن و داوای تەسلیم بوون لە گەریلا دەکرێت لەسەر داخوازی تورکیا و بەشێک لە هێزان نێودەوڵەتیەکان. هەر ئەو کاتە بێریتان وەک فەرماندەیەکی گەریلا لە هەرێمی خوا کورددا فەرماندارێتی هێزێکی گەریلای دەکرد. ڕۆڵێکی گرنگ و
سەرەکی ژێڕا لەو بەرخودانەی کە لەو هەرێمەدا ئەنجام درا